توانە پێنجی بڵاو کردەوە ڕەخنەگرە سەرسەختەکەی سۆشیال میدیا قسەی بەدار و بەردەگۆر مۆدێل و پێشکەشکار نەما ڤیدیۆیان لەسەر بڵاو نەکاتەوە وە لە نوێترین کلیپی دەستەوانەیەک و چاکەتێکی لەبەرە بای $3 دەفتەر کێ سەپۆرتی دەکا وا دەڵێن ئێستا خۆی زۆر لە پێشکەشکار و مۆدێلەکان بەزمترە گەر کلیپەکانی مەشروع بۆ کچی نیمچە ڕووتی تێدا نەبێ هەر کلیپ ناکا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بینەچێ وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وارووا سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکی ڕۆژانەما بوو ئەو بۆ پەیوەندیکردنی دەتوانی ڕاستەوخۆ لە ڕێگای سناپچاتەکەمانەوە پەیوەندیمان پێ بکە ئێمەش وەڵامت دەدەینەوە. تواناسایی ئەو گەنجەی لەگەڵ بڵاوبوونەوەی تەکنەلۆجیا و دروستبوونی سۆشیال میدیا ئەو کوڕێمان ناسی سەرەتا وەکو ڕەخنەگر و چەندین کاری جیاواز لە سۆشیال میدیا دەتوانین بڵێن هیچ کارێک نەماوە لە سۆشیال میدیا ئەو گەنجەیە تاقی نەکاتەوە تەنها یەک کارما بوو ئەویش گۆرانی وتن و کلیپ دروستکردن و ئەویشی کرد. توانە و گەشتێک لە ژیانی سۆشیال میدیایی توانە سەرەتا وەکو ڤاینەرێک هەمومان بینیمان لە سەرەتاوە بە ڕەخنەگرتن بە شێوازی جیاجیە بە ئەکتکردن دروستی دەکرد و ڤیدیۆکانی بڵاو دەکردو لە سۆشیال میدیا بەڵام زۆری نەخەیان بۆ ئەکتەرێک توانی بەشداری بکات لە پرۆگرامی بەزمی بەزم ماوەیەک لەو پرۆگرامە بەردەوام بوو بۆ دواتر وازی لەو کارەیە هێنا ئەڵام ئەم جارە بەیەک جاری دەستی بۆ کرد کە ڕەخنە بگرێتن لە ئاوازدانەر و مۆدێل و گۆرانی بێژ و کەناڵەکان هەرچی چین و توێژی ناو کۆمەلگا هەیە ئەم گەنجەیە ڕەخنەی لێدەگرتن بەڵام هەموو شتەکان پێچەوانە بۆ وە شتەکان بەسەری خۆیدا شکانەوە شتانە چیەکە دەڵێن بەسەری خۆی داشکاوە سەرتادا ڕەخنەی لە کەناڵەکان دەگرت دەیوت ئەو کەناڵە هیچیان بە هیچەوە وەدانیە تەنها کەسی بێمستەوە و کەسی ئازنزم داوت دەکەن لە بەرنامەکانیا وە گەورەیان دەکەن وە دواتر توانامان بینیەوە لە کەناڵێکی سەتەلایت وەکو نێتیڤی پرۆگرامی پێشکەش دەکرد و هەرچی گۆرانی بێژ و مۆدێل و ئاوازدانەر هەیە داوەتی دەکردن وەڕەخنەی هەرە زۆری بۆ ئاوازدانەری کورد هەڵکە و زایەر بوو کە هەموو کاتێک ڕەخنەی لێدەگرت بەڵام دواتر لە پرۆگرامەکە لەگەڵ یەکتری دانیشتن و باس و خواسیان دەکرد بەنیاز بوو ببێتە قوتابی ئاوازدانەر هەڵکە و زار کە پێشتر زۆر بەتوندی ڕەخنەی لەو ئاوازدانەرە دەگرت و دواتر مۆدێلەکانی لە پرۆگرامەکەی بەشداریان دەکرد و هەروە گۆرانی بێژەکانیش کە ڕەخنەی زۆری لەو گۆرانی بێژانە دەگرت واروەها بەوەش نەوەستا مۆدێلەکانی لەناو کاری کلیپەکانی بەشداری پێدەکرد توانە یەکەم کلیپی بەناوی ژمارە 9 بوو وەردواتر ژمارە هەوت و ئێستاش نوێترین کلیپی بەناوی ژمارە 5 ئایا دەبێتن لە داهاتوو گۆرانی ژمارە 3 و 1 و 0شمان پێشکەش بکە لەبەرەوەی دوو دێتە خوارێ واتە تاک لە یەکەم کلیپی بەناوی ژمارە 9 لەگەڵ هونەرمەند ئاریاس کە لەگەڵ هونەرمەندە بەشداری کرد و چەند خاتوو مۆدێلێک واروەها ڕەخنیەکی ئێکجار زۆر بۆ کلیپەکان هات بەتایبەت بۆ هونەرمەند ئاریاس کەوتیان ئاسی خۆت نزم کردوتەوە لەگەڵ ئەو کلیپەیە و چەندین کەس ڕەخنەی توندیا لەو هونەرمەندە گرت وتیان نەدەبوایە لەگەڵ ئەو هونەرمەندە تازە پێگەیشتووە کلیپ بکەی و تۆ کاری جوان تێپێویست بۆ جۆرە کلیپانە نییە وەروە دوای ئەویش توانە کلیپی ژمارە هەفتی بڵاو کردەوە واوە ڕەخنێکی ئەکجار زۆری لێکردەوە و دەتوانین بڵێن وەکو بۆمبێک دووبارە لە سۆشیال میدیا تاقیەوە بەڵام ڤیدیۆ کلیپەکە زۆری نەخایان لە کەناڵی یوتیوب ڕەش کراوە بە ئەمری وەزارەتی ڕۆشنبیری و توانەش دووبارە ڤیدیۆ ژمارە ئەفتی داناوە و پەیامێکی بڵاو کردبەوە و نووسویەتی من هیچ کاتێک داوای ئەوم لە ئێوە نەکردووە کە کلیپی خۆم بڵاو بکەم و یاخود نا وەروەها
پرسیشم بە ئێوە نەکردووە کلیپەکانم چ جۆرێک بن و چ جۆرێک نەبن و پێم خۆشەوە چ جۆرە هونەرێک بکەم و ئەوەش دەکەم وەروە توانە لەو کۆتاییانەدا چەند ڕۆژێک پێشەسا کلیپی ژمارە 5 بڵاو کردەوە بەڵام ئەو کلیپەی دوایی نەکدانەوێکی ئەکجار زۆری نەبوو هۆکارەکە ئەوە بوو کە کچی زۆڕوتی لە ناو کلیپەکە بەکارنێنابوو یاخود مەشروع بوو نادی دوسکۆ و باڕی لە کلیپەکەیدا تەسویر نەکرابوو وەروەها خەڵک پێیان وایە ئەو هونەرمەندەیە گەر شتێکی ئاوا زۆر سەیر و سەمەرە نەکا خەڵک سەیری ناکەن لەبەرەوەی دەنگەکەی شیاوی گۆرانی وتنیەوە ئاوازەکانیشی ئەوەندە بەهێزنیە کە خەڵک سەیر بکە ئەوەی خەڵک سێری کلیپەکانی بکە تەنها لە بەرکچەکانی ناو کلیپەکەیە واروە نوێترین دەنگوی ئەوە شەیە کە دەڵێن ئەو دەستوانێکە لە دەستی کردو لەگەڵ ئەو چاکەتەی لە بەریایەتی لە ناو کلیپی ژمارە 5 نزیکەی 3 دەفتەر دۆلاری پێدراوە کەوەش دەبێتە جێگای شۆک هێنەری خەڵک کە بۆچی وا گرانە و هۆکارەکەی چییە و چ مارکەیەکە بەڵام توانە لە زاری خۆی هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە تەنها ئەمە دەنگۆیەکە و پرسیاری ئەوەش دەکەن ئەو گۆرانی و ئەو کلیپانەی دەکا سەپۆرتی چێ لە پشتە بەڵام ئێمە سەیری کلیپەکانمان کرد هەمووی لۆگۆی شەریکاتی لەسەرەوە و ئێمەش نازانین ئەو پارەیە لە ڕێگای ئەو شەریکانەوە بۆ هونەرمەندە دەدرێ یاخود لایەنێکی تایبەت هەیە کە سەپۆرتی ئەو هونەرمەندە دەکاتن و وا دەکاتن ئەو جۆرە کلیپانە بڵاو بکاتەوە وەروها کەس نازانی سوودی ئەو جۆرە کلیپانە و ئەو جۆرە گۆرانیانە سوودی چێ و توانە وەکو ئێستاکەش کە بەردەوامە لە کاری هونەر هەمان شێوەی پێشووتری ڕقنە دەگرێتن بەڵام ئەم جارە ڕقنەگرتنەکانی بە شێوازێکی زۆر جیاوازە لە ڕێگای گۆرانی وتن و کلیپکردنی ئایا تۆ وەکو بینەرێک پێت باش بوو هونەرمەند یاخود ڕقنەگرتوانە لەو کارە ئێستای بەردەوام بە یان لە کاری پێشووتری کە هەردوو کاری هەمان شێوازی ڕقنەگرتنە بەڵام ئەم جارە ڕقنەی بە شێوازێکی جیاواز بە کلیپ و بە گۆرانی ئەم جارە بە شێوازی ڤیدیۆ و بۆ خەڵک شی دەکاتەوە کە ئەمە شێوازی ڕقنەگرتنەکەی منە پێت باشە ئەم جۆرە ڕقنەگرەیە لە ناو کورد دابوونی هەبێتن و وەزیاد بکاتن زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێک و چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەرەوها لایک و کۆمنت و شێری ڤیدیۆکانمان لە بیر نەکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆزان گۆڵەکەش دابگرن بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپشاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بۆ پەیوەندیکردنی ڕاستەخۆ دەتوانین لە ڕێگای سناپشاتەکەمانەوە پەیوەندیمان پێوە بکەیت هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا